دارستانی دەستکردی ڕانیە یان غاباتی ڕانیە کە لە ساڵی 1975 دەستکرا بە داچاندنی نزیکەی تەمەنی ئەم دارستانە 51 ساڵە کە ئەبوو ئەم جۆرە دارە بە دارێکی گەنج حساب دەکەی لەبەرەوەی ئەمانە تەمەنیان لە نێوان 100 بۆ 150 ساڵە کەمترین تەمەنی سنۆبەرەکان هەندێک جار دەسێت بۆ 300 و زۆر جار دەڕوا بۆ ڕێژێکی بەرزتر بەڵام جۆری سنۆبەرەکان جیاوازتر. ئەم دارستانە زۆر گرینگە بۆ شاری ڕانیە لەبەرەوەی ڕێژەی لە سەدا 4 بۆ 5 کۆی شار پێک دێنێ لەبەرەوەی بۆیش زۆرجار بە سیەکانی شاری ڕانیە دادەندرێ و ئەم دارانە وەکو باسمان کرد تەمەنیان 51 ساڵە کە هەر دارێک ڕۆژانە توانای گرتنی 100 گرام لە کاربۆنی هەیە کە ساڵانە 36 کیلۆنی لە کاربۆن دەکا و لە کۆی تەمەنی ئەم دارە لەوانەیە هەتاوەکو ئێستا تەن و نیوێک بۆ 2 تەن کاربۆنی وشکی گرتووە کە ئەمە گرنگێکی زۆری هەیە بۆ ناوچەکە و بە خۆشحاڵیەوە کاکۆشنگ ئەو تیمەی دروست کرد ئەمە دەبووە زووتر کرابە ساڵانە دەبێ ئەم دارە وشکە نەخۆشانە بگوازرێنەوە بەڵام کە دووا کەوتووە هۆکارێکی زیاتر بۆ بۆی کە دارەساخەکانی ڕەخۆشکرێن لەبەرەوەی ئەمە چارەسەرێکی زۆر گرینگە بڕینەوەی دارەکان و هەڵکاندنی ڕێگەکانیان و فرێدانی پاشماوەکانیان دوورخستنەوەیان لە غابا زۆر گرنگە لەبەرەوەی ئەگەر ئێوە خۆتان وێنەی دارە نەخۆشەکانتان گرت بێ پڕە لە کرم و حەشەرات و کە ڕووی جیاواز کە ڕۆژانە لە کەشێکی گەرمدا توانای 3 لە سەدا 3 بۆ 4 هێرشکردنە سەر دارە زیندوەکانیان هەیە بۆی ئەمە دەتوانین بڵین چارەسەرێکی گونجاو بۆ ئێستا. بەناوی خوای گەورە میهرەبان ئامان زمان لە دووبارە بنیاننانەوە سەوزکردنەوەی دارستانی دەستکردی ڕانیە پشتیوان بەخوای گەورە ئەمە هەنگاوی سەرەتایە بۆ پاییز ئامادەکاری تاو دەکەین لەگەڵ دەست بەکاربوونی وەکو بەڕێوەبەری دارستان و پاوەی ڕاپەڕین و سراوی تایبەتم کرد بۆ بەڕێز سەرپێشداری ئیدارەی ڕاپەڕین هەستم بۆ مەترسیەکرد بەڕێزیان لیژنەیەکی نۆکەسی پێکێنا دوای دیراسە و لێکۆڵینەوەی ورد لە دارستانەکە دەرکەوت کە زۆر نەخۆشیی گرتووە و گۆڕانی کەشوهەوای ساڵی پار کاریگەری ڕاستەخۆی بۆ دەستە دارستانەکە ئەمە هەنگاوی یەکەمە خۆشبەختانە ئەمڕۆ دەستمان بە هەڵمەتەکە کرد سوپاس خەڵکی ڕاپەڕین دەکەم سوپاس سەرجەم بەڕێوەبەراتەکان دەکەم بەرگری شارستانی ڕێگاوبان و هەموو کەناڵەکان و خەڵکی خۆشەویستی خۆمان دەکەین کە ینی هاوکارمان پشتیوانمانن لە دووبارە بنیادنانەوەی دارستانی دەستکردی ڕاپەڕین خۆتان دەزانن کە دار وشک بووی چارەسەرێکی نییە و بەندە بەڵێ بەندە لە 28 یەکی 2026 دەست بەکار بۆ 4 مانگە دەست بەکار ئەمە پێشتر دەبوو خەمی لێوە خراپە بەداخەوە کە ئەمە ڕوویداوە بەڵام ئێستاش خۆشبەختانە هەوڵی جدی هەیە دارە وشکەکان لە سەدا چەندی غاباتەکە پێکدێن دارە وشکەکان 150 زیاتری وشک بە لە غاباتی ڕانیە ئێوە نیەتی ئەوەتان هەیە لە شوێنی دارە وشکەکان دووبارە سەر لە نوێ غاباتەکە بنیاد بنێنەوە داریتری لە جێگا بچێن هەوڵی جدیم داوە پشتیوان بەخوای گەورە بە هیمەتی هەموو لایەک و هیمەتی جەنابی وەزیر و برای گەورم کاکیوە قەرەنی سەرپێشداری ئیدارەی ڕاپەڕین و لەگەیشتی ئەندازیاران دەسەخەتین بۆ ئەوەی بە شێوازێکی جوان دیزایانی دارستانەکە بکەینەوە و هەوڵم داوە ئاوی دەربەندی بۆ بێنین و هەوڵمان داوە جای نووسراوەکمان هەیە لە وەزارەتی ئاوادانکردنەوە بۆ دروستکردنی شەقامێکی دەمەتری بە پشت غاباتی ڕانێدا ئەمانە هەموو هەوڵن بۆ دووبارە بنیادنانەوەی دارستانەکە چکە دارستانەکە مێژوویەکی دوور و درێژی خەڵکی ڕاپەڕین و ڕانیە بۆیە بە هەمومان بیپارێزین. لعبتها وهشتها أما لعبتها أو دابزين لعبتها هشتا عين بوين قال لي باش داري أو غابات أمان كله حتى دشتا دربندي لا تقالني
وێ کلکەی کۆڵنی شەر بەشداریمان کردو لە چقانێ دی خۆی ئەمەگە ئالێرێکە کرێکار دەوری 800 کرێکار بوو لێرە 800 وێ لێ ئەمەگەل لە هەفتاهەش دامەزیان 800 کرێکاری هەبوو ئەو غاباتەی ئێستا هەمووی 6 کرێکاری ماوە لە وەختیەوە هیچیشی بۆ تەعین نابێت کەم نییە بۆ ئەو دارستانە گەورەیە دەتوانێت خزمەتی کرد ناوەڵا خزمەتی ناکرێت وەختی خۆ 600 کرێکار ئیشی تێدا کردو ئێستا بە 6 کرێکاران ئەو غاباتەک و بەڕێوە دەچی بەشدار بوومە بێت لە چانی ئەو غاباتەی بەڵا پێشمان ناخۆشە گەیشت بوو بەڵام هیچ دەسەڵاتێکی کاری خۆی نییە ئەمیریەکە بە قسە لەگەڵ